پێم بڵێ ئێوە ژمارەتان چەنە و دەرچوانی چه ساڵێکن؟ ئایا هەمووتان دەرچوانی ساڵی پارن یا خودی ساڵانی ڕابردووشتان لەگەڵدایە کە دانەمەزراون تا ئێستا؟ سلااوان لێبێ، زۆر سپاس کاگەڕانکۆ بۆ ئەم دەرفەتە. بەڵێ ئێمە دەرچوانی کۆلێژی پزیشکی گشتی ساڵی 2024ین. ژمارەمان بە کۆی گشتی لە هەرێمی کوردستاندا 778 دەرچووە. هەموو ساڵێک کە پزیشکان لە کۆلێژی پزیشکی گشتی دەردەچن، ڕاستەوخۆ هەمان ساڵ دادەمەزرێن و لە سەرەتای ساڵی نوێوە کاروبارەکانی خۆیان جێبەجێ دەکەن وەکو پزیشک لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان. باشە. بەڵام ئەوەی ئێمە دواکەوت و بۆ زیاتر لە 2 مانگە هیچ ئەمرێک دەرنەچووە، هیچ فەرمانی دامەزرانێکمان بۆ دەرنەچووە و لە بۆ ئەوەی کە فەرمانەکەبی تەنها ڕاگەیەندراوێکە بوو لە وتەبێژی وەزارەتی تەندروستیەوە، ئەویش لە پەیجەکەی خۆشیان تەنانەت لایەنداوە ئێستا. ئەوەش بە نووسراوی ڕسمی وەرناگرین و جێگەی دڵنیایی ئێمە نییە. باشە. دکتۆر وتت هەموو ساڵێک ئەوانەی دەرچووی کۆلێژی پزیشکی گشتین دادەمەزرێن، بەڵام ئەم ساڵ ئەم بابەتە ڕاگیراوە. بیانوەکە چییە؟ ئەمێ پێشتر ئەو بپرسم، ێواگەداری و بڕیاری حکومەتی هەرێمی کوردستانن کە دەڵێ دامەزراندن بۆ ئەم ساڵ نییە؟ ئایا ئەمە ئێوەش دەگرێتەوە یان پێ دوایە دەبێەوە بەدەر بکرێن لەو ڕێنماییانە؟ بەڵێ هۆکارەکان چەند هۆکارێکمان هەیە. یەکەمیان ئەوە بوو کە نووسراوی ئێمە لە وەزارەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران دواخرا، خۆی دەبایە لە مانجی 10 یان 11ەوە بنێردرێ، بەڵام دویان خست بۆ مانجی 12 و هەروەها دواتر سەری ساڵ و ئەنجام نەدانی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی بەسەرداهات. دواتریش ئەو ڕێکەوتنەی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بەوەی کە هیچ دامەزراندنی نەکرێت تا پەسەندکردنی بودجەی ساڵی 2025 عێراق، ئەمە زیاتر ئێمە بێئومێد کردووە. بەڵام لە یاسای پزیشکیدا بە یاسا ئێمە دەبێت دامەزرێنرێن لەبەرەوەی کە لێنێکی پزیشکی دروست دەکاتن. ئێمە ئاگادارین، بەڵام هەموو داواکارێکمان ئەوەیە کە جیاوازی بکرێت لە نێوان پزیشکان و بەشەکانی دیکە. باشە. دکتۆر دانایەوە دەستەیەکتان هەیە سەرپەرشتی کاروباری ئەو دەرچوانە دەکا. ئەمڕۆ هاوکار لە شاری سلێمانی ژیانی خۆپیشاندان بەڕێوە چوو، ئەو بەردەوام دەبن لە خۆپیشاندانەکانتان. لە هەولێر ڕێگریتان لێ نەکرا؟ بەڵێ ئێمە ئەو دەستێمان دامەزراندووە بۆ سەرپەرشتی کاروبارەکان و ڕێخستنی کاروبارەکان و هەماهەنجمان هەیە لەگەڵ شارەکانی دیکە. بەڕاستی ئێمە بە ڕێگای یاسایی داواکاریمان پێشکەش بە پارێزگای هەولێر کرد، هەموو مەرجەیاسەکانی تێدا بوو، ئەوانش بە سوپاسەوە یارمەتی دەرمان بوون و ئەمنیەتی شوێنەکەیان بۆ پاراستین، هیچ ڕێگریەکمان نەهاتوتە پێش. کەس هات بەدەمتانەوە، کەس هات بڵێ چیتانەوێت چیتان ناوێ لە بەرپرسەکان ئەوەی کە کاروبارەکانی ئەوەیان لایە؟ ڕاستی وەزارەتی تەندروستی کە ئەو ڕۆگرتبوونەوەکەمان لە بەردەم وەزارەتی تەندروستی بوو نوێنەریان نارد، داوایان کرد لەگەڵیان دانیشن، بەڵام ئێمە پێش وەختەش لەگەڵ وەزیری تەندروستی دانیشت بووین، داواکاریەکانمان پێ ڕاگەیاندن و ئەو ڕۆژ هەرجەختکردنەوە بوو لە داواکاریەکانمان و ئێمە بەردەوام دەبین لە ڕێگەی هەماهەنگیکردن لەگەڵ ئەو پزیشکانێکە لە پێش ئێمە بەهۆی ئەوەی دانەمەزرانی ئێمە ئەوانیش ئیشوکارەکانیان دوا دەکەوێت و لەوانەیە ساڵێکیان بفەوتێن و هەروەها خوێنکاران و قوتابیانی کۆلێژە پزیشکیەکانیش کە ئەوانیش تووشی نیگەرانی بوون ئەگەر ئێمە دانەمەزرێن ئەوانیش دانامەزرێن، بۆیە هەماهەنگیمان لەگەڵ ئەوان دەبێت لە داهاتوودا و ڕێکاری دیکەی مەدەنی دەگەن. پێوتن دکتۆر دەڵێ لەگەڵ دکتۆر سامان وەزیری تەندروستی دانیشتون، چی پێوتن؟ بەڵێ ئەو ڕێگەیاند کە نووسراوی کردووە و هەوڵی خۆی داوە، بەڵام هەتا ئێستا هیچ دەرەنجامێکمان دەست نەکەوتووە، ینی ئەوە لە جێگەی ڕەزامەندی ئێمە نییە. باشە. تەنها ئەوەی دەڵێ لە ئەنجومەنی وەزیرانەوە کارەکە نەکرەوە. بەردەوام دەبن دکتۆر لە خۆپیشاندانەکانتان؟ بەڵێ ئێمە هەموو ڕێکارە یاسایی و مەدەنیەکان دەگرینە بەر، خۆپیشاندان بێ کۆنگرێ ڕۆژنامەوانی بێتن، یان ئەوە تا بە هەماهەنگی لەگەڵ پزیشکانی دیکە ئەگەر ئەوان بۆ نمونەمان بگرن ئەو کاتە لە سوودی مەش دەبێت. باشە. پەیوەندیتانەیە لەگەڵ دەرچووە دانەمەزراوەکان لە شارەکانی تریش؟ بەڵێ ئێمە وەکو دەستەی خۆمان لە هەولێر
لە پەیوەندی داین لەگەڵ سلێمانی دوهۆک کۆیە و گەرمیان و زاخۆش و لە هەولێریش زانکۆی کوردستان هەیە کۆلێژی پزیشکی لەگەڵ ئەوانیش لە پەیوەندی داین. باشە ئەمڕۆ تەنها لە سلێمانی و لە هەولێر گردبوونەوە کرا لە شارەکانی دیکە نەکرا ئایا ڕۆژانی ئایندە لە شارەکانی دیکە گردبوونەوە ئەنجام دەدەن؟ ڕاستی ئەوە دەوەستێتەوە سەر ڕێخەرانی پزیشکان لە شارەکانی دیکە بەڵام ئەمڕۆ ئێمە نوێنەری زانکۆی کۆیشمان لەگەڵدا بوو وەکو پارێزگای هەولێر گردبوونەوەکە بڕۆکو پارێزگای هەولێر بوو ئەوانیش لەگەڵماندا بەشدار بوون. باشە بەگشتی ژمارەتان چەنە بێ لە سەراسی هەرێمی کوردستان؟ ژمارەی دەقیق لە سەراسی هەرێمی کوردستان بەڵێ ژمارەمان 778 دەرچووە بەڵام ئەگەر بێت و دەرچووی وڵاتانی دیکەش کە لە وڵاتەکانی دەرەوە تەواویان کردووە لە کوردستان چاکردنی بڕوانامیان ئەنجامداوە لەوانەیە ژمارەمان بگاتە سەر 800 دەگەنە 800 کەس. باشە ئەگەر ئێستێوە کار دەکەن لە کەرتی ئەهلیدا؟ ژمارەیەک لە ئێمە ژمارەی کەم لە ئێمە لە کەرتی ئەهلیدا کار دەکەن بەهۆی ئەوەی کە نەخۆشخانە ئەهلیەکان زیاتر ئەو پزیشکانیان دەوێت لایەن کار بکەن کە ئەزمونیان هەیە کە ئەوانەی دامەزراون ساڵێک دو ساڵ ئەزمونیان هەیە بۆ نەخۆشخانەیەکی ئەهلی وا بەوا چاکترە کە کەسێکی بازمون هەبێت لەبەر ئەوەی لە ڕووی ئەو بازرگانیە یان ئەو بزنسی ئەو هەیەی کاریگەری لە خراپی لەسەردانن. دکتۆر داناحسێن نوێنەری دەستەی پزیشکانی دانەمەزرا و سپاس دەکەم لە هەولێرەوە لەگەڵمان بووی بە هیوایەوەی کە دابمەزرێن گوێ لە داواکاریەکانتان بگیرێ.